ویلایەتێک زەنگی مەترسیداری جەنگی ناوخۆیی ئەمریکای لێدا. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا جارێکی دیکە دەرکەوتەوە و وا دیارە دەرکەوتنەوەکەی ئاگری بە دوای خۆی داهێنا. لە لاسڤیگاسەوە چووە تەکساس، بەڵام لەوێ شتێکی سەیر و چاوەڕوان نەکراو ڕوویدا. حاکمی ئەو ویلایەتە ڕەتی کردەوە فەرمانەکانی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا جێبەجێ بکات و دوو مەرجی بۆ دانا. یەکەمیان ڕاگررتنی لێشاوی هاتنی پەنابەران بوو لە سنوورەکانەوە یاخود ئەو حاکمە خۆی چۆن بیەوێت بەو شێوەیە مامەڵە بکات. شەپۆلی کۆچبەران بۆ ئەمریکا ئەم جارە بەهێزە. زۆرینەی ئەوانەشی کۆچ دەکەن دەچنە ویلایەتی تەکساس. بەڵام هەموو ئەم ڕووداوانە بە ئەندازەی یەک ڕووداوی دیکە گرنگ نین کە گۆڤاری نیوزویکی ئەمریکی وروژاندوێتی و ئەویش جیابوونەوەی ویلایەتی تەکساسە لە ئەمریکا. هەر لەگەڵ بڵاوبوونەوەی دەنگۆی جیابوونەوەی ویلایەتی تەکساس لە ئەمریکا، ڕووسیا یەکێک بوو لەو وڵاتانەی لە ئەنگری جیابوونەوەکە بوو. ئێستاش جیهان کەوتووەتە ترسی شەڕی ناوخۆی ئەمریکاوە کە چەند سەدەیەک لەمەو پێش ئەو وڵاتە ئەزموونێکی تاڵی لەو شێوەیی هەبوو. ئایا ترامپ لە پشت ئەو هەوڵەوەیە؟ گریک ئابۆت حاکمی ویلایەتی تێکساس بە ئاشکرا و بە بەرچاوی میدیاکانەوە تەحەدای جۆ بایدنی کرد. تێکساس دەکەوێتە سنووری مەکسیکەوە. لە وڵاتەشەوە پەیتا پەیتا پەنابەران ڕوو دەکەنە خاکی ئەمریکا. ئەم جارە لەگەڵ حاکمی ویلایەتی تێکساس حاکمی 20 ویلایەتی دیکە ئاو هەڵوێستی گریک ئابۆدن. ئەوەش دۆخەکەی بۆ جۆ بایدن قورس کردووە. لە ماوەی ڕابردوودا حاکمی ویلایەتی تێکساس سربەخۆیانە تەلی دڕکاوی لە سنوورەکانی ویلایەتەکەی بۆ ڕێگریکردن لە چوونی کۆچبەران دانا. بەڵام ئیدارەکەی بایدن لە دادگا کەیسێکی لە حاکمەکە بردەوە و دادگا ڕێگەیدا هێزی پاسەوانی سنوور بچێتە تەکساس و سەرجەم ئەو تەلە دڕکاویانە لابدات. دوای ئەو هەنگاوەش ئێستا مەترسی دروستبوونی دۆخێکی نەخوازراو لە نێوان واشنتۆن و تەکساس لە ئارەدایە. ئەوەی ئاگری شەڕەکە خۆشتر دەکات دۆناڵد ترامپە، چونکە داوای لە 20 ویلایەتی ئەمریکا کە لە ژێر دەسەڵاتی کۆماریەکاندان کردووە خۆیان چارەسەری کێشەی کۆچبەران بکەن. ئەوەش بەواتای ئەوەی گوێ بە دەسەڵاتی بایدن نەدەن. دانیال میلەر سەرۆکی جوڵانەوەی نەتەوەیی لە تێکساس بە نیوزویکی وتووە بیر لە جیابوونەوە لە ئەمریکا دەکەنەوە، بۆ ئەوەش دەیانەوێت ڕیفراندۆمێک ئەنجام بدەن. چاودێران پێیان وایە هەرچەندە دەستوری ئەمریکا مافی جیابوونەوەی داوەتە ویلایەتەکان، بەڵام ئەگەر تێکساس لە ئەمریکا جیاب بێتەوە ئەوە سیاسەتی گشتی دەوڵات هەرەس دەهێنێت. هەروەها جەنگی ناوخۆیی لە ئەمریکا دەست پێ دەکات بۆ ئەوەی بڕیار بدرێت کێ لە کۆتاییدا دەبێتە براوە. ئەوەی بۆ ئەمریکا مەترسی ئەوەیە ئەگەر تێکساس جیاب بێتەوە ئەوە دەرگای جیابوونەوە بۆ ویلایەتەکانی دیکەش دەکرێتەوە. بەوەش ئەمریکا کە سەدان ساڵە لە چەندین ویلایەتی یەکگرتوو پێک دێت وردە وردە بەرەو هەڵوەشانەوە دەچێت.